داوای لێبوردن لە هەمووانە دەکەم کە نیگەران بوون بە جوڵەیەکی من بە ڕەفتارێکی من ئێمە بەدڵ و بەڕۆح و بەجان پارێزگاری لە خاکی کوردستان و کیان و زمان و خۆڕێبەری و ئیدارەی حکوومەتی کوردیمان دەکەین. مامۆستا لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێستان هەڵپەرکیەکتان کرد لەگەڵ مامۆستایان ئەمە دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. دەتەوێت ئەمڕۆ لەسەر و هەڵپەرکیە چی بڵیت؟ بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بە ناوی خوای گەورەی میهرەبان. دەمەوێت ڕوونکردنەوەیەک بخەمە ڕوو لەبارەی هەڵپەرکێ و لێدوانی ئێوارەی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 22/2/2024 کە لە چاوی کامێراکانی ڕاگەیاندنی کوردیدا پەخش کرا. یەک داوای لێبوردن دەکەم لە هەر کەس و لایەن و کوردێک کە ئەگەر نیگەران بوو بێت لە لێدوانم لە ڕاگەیاندنی کوردی و لە ئەنجامدانی هەڵپەرکیەکەم چ لە ڕووی ئەنجامدانیەوە یاخود لە ڕووی شێواز و لە ڕووی کات و شوێنەوە و ئەگەر یاخود ئەگەر ئەم کارم لادان بوو بێ لە ئیتیکی پیشەیی پیرۆزی پێشمەرگایەتی و عورف و دابوو نەریتە جوانەکانی کۆمەڵگەی کوردەواریمە. دوو من پێشمەرگەش ئەرکی سەرشانی پاراستنی خاک و کیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و هاونیشتیمانیانە بەبێ جیاکاری ئایدۆلۆژیای سیاسی. سێ لەبارەی بڕیاری ئەم دوایەی حکوومەتی ناوەندی عێراق من لە کاتی هەڵپەرکیەکەدا ئەو کات تێگەشتنم وا بووە کە ئەو بڕیارەیان دژ نەبوو بێت بەرامبەر بەرژەوەندی گشتی هیچ حیزب و لایەن و چین و توێژەکانی کوردستان. بۆیە ئەو کاتە خۆشحاڵ بووم بەهۆی دڵخۆشبوونە کاتیەکەم هەڵپەرکیەکەم کردووە. بەڵام دواتر تێگەشتم کە ڕای بەشێک لە خەڵک نیگەران بوون هەر لەبەرەوەیە منیش ئیدی چیدی خۆشحاڵ نیم چکە کە خەڵک خۆشحاڵ نەبێ منیش خۆشحاڵ نیم. بەو بۆنێشەوە ماڵاوایی لە شانە و نواندنی هونەری دەکەم لەگەڵ ڕێزدا براو هاوزمانی خۆتان ئاکۆ شارۆشی. ئەو ئێوارەی کە هەڵپەرکیەکە کرا جەناب زانیت هەڵپەرکیەکە بۆ بڕیارەکەی داگای فرداری عێراقا؟ نەخێر کە لە دووری چەند مەترێکی کەمەوە بینیم هەڵپەرکیەکەن. من چوومە ناو هەڵپەرکیەکەوە دواتر دوای چەند دەقەیەک لە ناو هەڵپەرکیەکە تێگەشتم کە ئەم هەڵپەرکیە بۆ چییە و بۆ چی نییە و نەش دەکرا ڕابکەم لە هەڵپەرکێ و دەنا من هەڵپەرکیەک دڵخۆشیەک دەرنابڕم کە هارمۆنی و هاوڕێک و هەماهەنگ نەبێ لەگەڵ دڵخۆشی چین و توێژەکانی کۆمەلگا. ناکرێت کۆمەلگا خەفەتبار بێ و پێی وابێ کە حکوومەتە غەیرە کوردیەکان زوڵمی لێ دەکەن کەچی من دڵخۆشی دەرببڕم. نا بەعەکسەوە ئەو کاتەی هەست بە زوڵمێک دەکەین لە کورد دەکرێ هەمومان بەیەکەوە دڵناخۆش دەبین و بیر و ڕائەڵگۆڕ دەکەین لەسەر کۆدەنجیەک لەسەر بەرگریکردن لە مافەڕەواکانی میلەتەکەمان. وەکو پێشمەرگەیەک تا چەند پێت وایە کە دادگای فیدراڵی عێراق بەردەوام زوڵم لە هەرێمی کوردستان دەکات و لە ڕێگەی بڕیارەکانیەوە دەیەوێت سزای هەرێمی کوردستان بدات؟ من قەناعەتم وایە کە هیچ میلەتێک دۆستی کورد نییە بە دوای دایم بە دوای فرسەتێکدا دەگەڕێن بۆی کە کورد بچووکەنەوە کیانەکەی لە ناو بەرن مافە ئابووری و مافە ئینسانی و نەتەوەیەکانی کێک و پێک بشکێن و خاپۆریکەن تەنانەت لە ناوبردننی زمانی کوردیشمان لەژێر هەڕەشەی نەتەوەکانی دیکە و حکوومەت و دەوڵەتەکانی دیکەدا. ئێمە بەدڵ و بەڕۆح و بەجان پارێزگاری لە خاکی کوردستان و کیان و زمان و خۆڕێبەری و ئیدارەی حکوومەتی کوردیمان دەکەین. ئەمە بە خوێنی دەیان و سەدان هەزاران شەهید بنیاد دراوە. ئەمە هەروە ئاسان و سوتفا نەهاتۆتە دی بۆیە ئێمە دڵخۆشی و شانازی دەکەین بە ئەمن و ئاسایش و خۆڕێبەری حکوومەتی خۆمان هەر بمێنێ کورد و کوردستان. لێرەوە چی بۆ کەسانە دەڵی کە بە هەڵپەرکیەکەی بەڕێستا نیگەران بوون؟ داوای لێبوردن لە هەمووانە دەکەم کە نیگەران بوون بە جوڵەیەکی من بە ڕەفتارێکی من بە گفتارێکی من